سڵاوتان لەبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش وەگەزانین کە ئەسبێکێکە لەو ئاژەڵانەی کە هەر لە کۆنەوە لەگەڵ مرۆڤەکاندا هاوڕەتێکی باشی دروست کردووە و ئەتوانین بڵێ پەیوەندێکی متمانە پێکراو هەیە لە نێوان ئەسب و مرۆڤەکاندا، بەڵام ئەم متمانەیە چۆن دروستە بێت ئەکرێت بڵێین بە هەڵسوکەوتێکی دروست لەگەڵ ئەسپەکاندا ئەم متمانەیە دروستە بێت. بەڵام ئێستا ئێمە لە یەکێکین لە کێڵگەکانی بەخێوکردنی ئەسب کە جۆرەها ئەسپی تێدا نمایش کراوە، جۆرەها ئەسب لێرەدا بەخێوەکرێت و بوونی ئەم ئەسپانە گرنگیەکی زۆری هەیە بۆ مانەوەی ئەم توخمە ڕەسەنە کوردیە کە لەم کێڵگەیەدا پارێزگاری لێکرێت و هەوڵەدان کە ئەم توخمە بەردەوام بهێڵنەوە و نمونەی زیاتری لێ وەربگرن. زانێری زیاتر وەرەگرین سەبارەت بە بوونی ئەم کێڵگەیە و بوونی ئەو ئەسپانەی کە لەم کێڵگەیەدا بەخێوەکرێن لە بەڕێز کاک دیاری مارف ئاغا خاوەنی ئەم کێڵگەیە. کاک دیاری سڵاوت لێ بم کاتەوە. سپاس، سڵاو لەوێش یاخە بەخێر بێت. چاو کاک دیاری ئەم ئەسپانەی کە لێرەدا بەخێوەکرێن لە کێڵگەکەی بەڕێزدا، ئەگەر زانێریمان بکرێت سەبارەت بە ئەسپەکان کام جۆری ئەسب زیاتر گرنگی پێدراوە لێ بەڕێستان؟ وەڵا خۆب زۆر بەخێر بێن. ئێمە پێشەوەی کە ئەم کێڵگەی بوێ ئێمە هەر عایلەی ماڵی ئێمە بڵێن باوکم من مارفاغەیە، باوکی باوکم حوسێن ئاغای گڵاڵیە، ئێمە هەر ئەسپمان هەر هەبووە. بۆ نمونە لە 1948 ئەسپێکی شەی بابەم هەبووە حوسێن ئاغا، ئەسپێکی مەشهور بووە. لەو ئەسپە لە حەفتاکانە ماینێکی بۆ باوکم ماوەتەوە، متاسفانە ئەم ماینە لە ئەنفالە تیاچوو، وەختە من تیاچوو ئەمرم 18 ساڵ بوو. ئێمە ئەو ماینە زۆر لەبەرەوەی کە شتێک بوو کە هی ئەو میلەتە بوو مابووە یا ئەم یادگاری ئەم عایلە بوو مابووە لە ئەنفالە تیاچوو، من بۆم بووە هەمیشە لە مێشکیان لە خەیاڵیا بووم کە چۆن بتوانم جارێکی تر ئەم ڕۆحیەتە زیینوو بکەینەوە. وڵاتەکە ئێمە تێک چوو بوو، منتیقە ئەنفال کرابوو. شانس هاتوو من بوومە نوێنەری یەکێتی لە کرماشانە. خوا ئەفریقا لە خزم ئەم جارە بۆم باس کرد کە ئێمە ئەم ئەسپەوا بووانە تیاچوو، ئەوی زانی کە ئێمە ئەم عایلانە هەمویان هەر ئەسپی باشیان هەبووە و هەم بەڕێزیان یاربەی خوا ئیمڕۆی لە هەموو وەختێک خۆشتر بێت. زۆر بڵێن ئیستیقبالی کرد، وتی پێم باشە لە وەختی خۆت دابنی وەدەم تۆ لە کرماشانی ئەسپێکی باشیش لە کرماشان هەیە، کۆمەڵی ئەسپێکی لە کرماشان هەیە، ئەتوانیت ئەو مدەتەی فرسەتە کە بتوانیت جارێکی تر ئێمەش بە هەمومانەوە پشتیوانیت بکەین و واکەم کە هێرۆخانیش ئەویش پشتیوانی بکات لەم فکرەی تۆ و بتوانی وردە شتێک دروست کە تۆ جارێکی تر بەشکم وڵاتەکە بتوانین تۆ لەوێ ئەمە زیینوو بکەیت تۆ جارێکی تر. بەڵێ تاتوانین بڵێن بەڕێز مام جەلال هۆکار بووە بۆ دووبارە دەستپێکردنەوە و کارکردنەوەت لە ئەو حەز و خۆشەویستیەتا بۆ ئەسب. مامجال نەک لە مەسەلەی ئەسپا مری کردە ئینسانێکی تر بە بۆنەی جناوی مامجالەوە کۆمەڵی خەڵکی گەورەم لە دنیا ناسی و یەکێک لەوانەیەش کە ئەو خەڵکانە بوو کە شارەزایەکی گەوریان هەبوو لە ئەسپ و خەڵکی زۆر ناسرا بوون تایبەتی لە کوردستانی ئێرانە و ئەوە بووە ئەوەی کە ئەو پاڵپشتی ئەو نەبووایە من نەمەتوانی بەو وەزعی کە ئێستا هەیە ئێمە دەست پێ بکەین و من کادری یەکێتی بووم لە پاڵی ئەوایە بێم فەراغدانم و ئەوەش لە خوێنی خۆمە هەبوو ئەوەیەکی بێت و ئیشەڵا تەمەن درێژی هەر بۆ هێرۆخان بێت. هێرۆخانی زۆر گەورەی کرد و بەڕەحمەت و جەمال ئاغای ئەنارد و سەیری ئەسپەکان دیاری بکەن و چۆن بێتەوەوانە. ئەمە بۆ من بۆ ئەوەی کە حەزکەم شتێکی باش دروستکەمەوانە. بەڵێ کاک دیاری زانێری مامەیتە سەبارەت بەبوونی ئەسپەکان، ئەم ئەسپاوتە باست لێوە کرد ناویچی بۆ مەسبەت ئەمە چنارە بەس باسی ساری مەکە باش ئەمە ئەسب بە حەزی خۆتە و ئەسب بەڕێی من قیمەتی لەسەردا نانرێت. بە تایبەتی ئەمەی ئێمەش تازە لە حەز دەرچووە. ئەم ئەسپانە سەرۆتی ئەم میلەتەیە و ئەم فکرەی کە بێمەهات ئێستا ئەمە چنارە، ئەمە یەکێکە لە ماینە باشەکانی کورد و دایکی کەنزە و دایکی باهۆزە و دایکی باڵوێزە سەفیرە وەڵێ بین دەتوان دایکی نەشمیلە
ئەمە نەشمیلە ئەمە نەشمیلە باشە ئەمانە بڵێن ئەمە لە ئەسپەکەی کاک هەمزە ئێلخانی زادەیە و لە چنارە ئەو ئەسپەی ماڵی کاک هەمزەی ئەسپێکە کە تاریخێکی مهمیان لە عایلەی خۆیانە هەیە کە خزمەتێکی زۆری هەیە ئەو بەرە ئەسپەی ئەوان بۆ ئەوان ماهاتوو ئێمە هاتوین هەندێک نەژادەکانمان لە یەک دوور خسۆتەوە کە بتوانین چونکە ئێمە وەختانە من بیرمە کردووە کە من هەموو جارێک ناتوانم بچم لە ئێران و ئین بکەینوانە بەڵام جێی باسە لەگەڵ دوو برادر لە ڕەفیقەکانمە کە پێکەوە ئەم مەسەلەمان پێکەوە باس کرد و ئەوانیش هاتن ناوێ یەکیان کاکتاری سەگرمە بوو لەگەڵ براکانیە کە ئەوانیش پێکەوە دەستمان پێکرد دوای چەند ساڵێک کە من تۆزێک خۆم معلوماتم پیا کرد و شتەکانمان بێتوانە پێکەوە دەستمان پێکرد و دوایش کاکسەرداری حاجی خالیش ئەویش گەورەی کرد و پێکەوە هەر سیان چوارمان پێکەوە ئێستا لە حەمدی خواوە من لە دوای ئەنفال ماینێکمان هەبوو کە تیاچوو ئێستا بە ئێمە و ماڵی کاکتایار و ماڵی کاکسەردارە نزیک بە 100 دانەمان هەیە 100 کوردی زۆر باشکەم ئەم ئەسپانەی کە ئیسە لە لای ئێمە هەیە چ لەم مەزرعە و چ لە مەزرعەکەی ماڵی کاکتایارە وەکو بەڕێی خۆم من خۆم لەمانە باشترم نەبینیوە و ئەسبداری لای منیش من ئەسبداریەکی دەوڵەمەنانە ئەەکەم خۆم دەوڵەمەند نیم بەڵام ئەسبداریەکەم دەوڵەمەنانەیە ئەوەت خۆشەویستی هەیە بۆ زۆر دوای هاتووم چوارچەوەی ئەسبداری فێر بووم لە دنیا ینی ئەرزم کردی بەبنێ ئەو دۆسانەی کە وەختی خۆی بە سەبەبی جەنابی مامجار ناسی من دوای هاتوو چوون کاک هەمزە ئێلخانی زادەم ناسی ئەوانەی لە کرماشانە دوای چوونە ئەو بەشانەی ئێران هەمووی دوای چوومە ئەوروپا بزانم عەرەب چیەکەن چوومە فەڕەنسا چوومە ئوردن چوومە میسر چوومە سووریا چوومە بۆلۆنیا چوومە بەلجیک و ساڵانە لە جەمالەتی ئەسپی عەرەبی لە پاریسا کە زۆر بڵێن مهم ئەنجامە درێت بەشداری یەکەم ئەڕۆم کە لە عێراقا چەند کەسێکی فقط من ینی هەموو جارێک تاتوانی بێت چوومەتەوێ و مەزرعەکانی هەموو ئەسپی عەرەبم لە دنیا بینیوە کە چیەکەن و ئێمە چی بکەین کە کورد بگەینە ئەم مستەوای کە ئیسە هەیە باش ئێستا گەیشتوینەتەوە ئەسپی عەرەب لە دنیا بەغێری وڵاتە عەرەبیەکان هەموو دنیا بزنسی لەسەرەکە ئەسپی عەرەب پێگەیەکی مهمی لە دنیا هەیە تاوای کردووە ناوبانگێکی زۆر باشن لە ئەمریکا بۆتە بزنس ناتوانم بڵێم ئێمە گەیشتن عەرەب نا ئێمە هێشتا لە سەرەتاین باشە بەس وەکو جۆری ئەسپەکەمان ناتوانین بڵێن جۆرێکی خاوەن جۆرێکی زۆر باشی ئەسپین من ئەوەی کە ئیساتە بەعقڵی خۆم یا بە تەجروبەیەک و ئەو برادرانش کە هەمووی لێرە شارەزایان لە ئەسپا هەیە ئەو ئەسپانەی لە لای ئێمە بە کەباسی ئێرە من خۆم ئەسم لەم ئەسپانەی خۆم لە کوردیا باشتر نەبینیوە و ئەم ئەسپانەی ئێمە و ماڵ کاکتایار نەژادەکانیان نزیکن لە یەکەوە و هەردووکمان پێکەوە ماینێکمان هەبوو کریستاڵ من هەدەی کاکتایارم کرد پێکەوە ئەم ماینە ئێمەش و حاجی عەباس لە کرماشانە ڕەفیقمان بوو نەژادێکمان لەم ماینەوە دەستکەوتەوە ئێمە چنارم لێوە دەستکەوت ئەوانیش چەند ئەسپێکی باشیان لێوە دەستکەوت لەم لەگەڵ کیمیا ئەمانە هاتین لەم نەژادە خوێنەکانی ترمان دوور خسۆ لە یەک ئێستا من 25 ساڵە ئەسبداری یەکەم من و کورسات پێکەوە زۆر نزیکن کورسات وەکو ئیمڕۆ ئەو ڕۆژەی کورساتمان دامەزان و لە ناوەکەیشە لە بیرمە ئەو شتانەی کە بۆ کورساتمان هێناوە وەختی خۆی لە بیرمە تا ئێستا ئێوە باوەڕ ناکەم من باسی ئەسپم کردبێت چونکە 25 ساڵی پێچوو تا من بتوانم ئەم نەسڵەت دروستکەم بتوانم برین ئێمە ئەسپی کوردی نیشان بین ئێستا ئەسپی کوردی ئەتوانم وا تۆزیع بم گەیشتوتە سەدحێک ئێستا ڕێکخراوێکمان دروست کردووە لەگەڵ کۆمەڵ لەم برادرانەی کە پێکەوە عەزێتمان کێشاوە و هەمووی خەڵکی معروفن و لە ناویانە بۆ کاک تاهرە کاک زایری برایەتی منم کاک سەرداری حاجی خالیە کاک حامی حاجی خالیە و کاک شەغەحمە ئەمانە یەک دوو برادری تریشمانە پێکەوە ڕێکخراوێکمان دروست کردو ڕێکخراوی سوات ئەم ڕێکخراوە لە عێراقا لە کوردستان و عێراقا تەزیید بوو ئەم ڕێکخراوە ئەبێت کاری ئەوە بکات ئەسپی کوردی بگەێنە سەدحێکی باشتر لەمەیکە ئەوەی کە چونکە ئەمانەی کە ئێمە هەوڵی شخصیمانە پێویستەکە ئیتر حکوومەتیش بێتە ناوی لەگەڵیا ئەم ئەسپانە پاسپۆرتیان بە دروست کرد بڕوان بتوان سەفەرکەن بۆ دنیا و کەم و کەسریەکانیان ئەوە بکەیت ئەسپی عەرەب سەرچاوی لە میسرەوە هێناویانە بەڵام 200 وڵات لەسەری ئیشەکات
يعني كبوتة بزنس إلى أوروبا برو مهندسك لو لقى خزانك أصلا بيم توبو أسبي على براجل كردوه وتي سيري أم كردوه كمان هيك راجل كم جوانو كي دم $2000 بس أسبع عربك كراجل كم جوانو كي دم $20,000 يوتي من هالخدمتك أو خوش مسواري أسب نازلم إما اللي أزانين كأسبي كردي كتود دينك أزانين كالشبيه جيك لم ولاتي خمان كتياين كي بخم لم نجاد أسبي كلا إما ولا لما بكاك تيار هي أتوانم بجرأة وبلم لإيراني شاء لما أنا باشترم نبينيو كبهين جال بروا أسب داري زهر زحمته أسب داري مشكلة قرصي هي بله زهر ناسكا وأبي حوصلها به أسب مصرفي زوره اگر بیا پاره بید راکی اسب فروشی اسب تیاچ و مامەڵە کردن لەگەڵی شیە پێویستی بە تایبەتمەندی خۆی هەیە پروفیشنال شارەزان ئەوە باوەڕەکەی من بۆ دەرمانی ئەسپەکان لە هەر وڵاتی بێ پایەکەم بەڵام بە قورئان بۆ خۆم تااقەتم نێ بچمە سەیدەرێک لای ماڵا بیهێنم بەڵام ئەوە نەت خۆشەویستی واسە مەسئولیەتی ئەم زانی چۆنە بەعرض دەکەم یەکێک لەو سەرۆتانەی ئەم میلەتە ئێمە پێی هەستاوین خۆمان وردەوە لەسەر عاشقی خۆمان دروستمان کردو ئێستا بووەتە سەرمایەیەکی ئەم میلەتەیە لای ئێمە مەجبورین تا ئێستا پاراستومانەوە ئیشەڵا لەمە دوای باشترە بێت چونکە هەم وڵاتەکە بەرەو باشبوونەوە لە حەمدی خوا هەم ئیستیقبالێکی گەورە هەیە بۆ ئەسب بە تایبەتیش خەڵک چونکە کورد لە هەر جێگەیەک بێت هەر شتێکی کە هەیبێ ئەسپیشی هەبووە ئازیزان لەگەڵتان بەردەوامین گفتوگۆکەمان درێژە پێ ئەدەین بەڵام سەرەتا پێشێ بچون لای کاک دیاری ئەچین لای کاک ئەحمەد کە ئەم ئەسپەمان هێناوە کە ناوی سوورێنە ئەسپەکە زینیەکەین ئامادەیەکەین بۆ سواری ئەچین لای کاک ئەحمەد کاک ئەحمەد سڵاوت لەبێت سڵاو کاک ئەحمەد ئەسپەکەمان بۆ ئامادەکە ئەمە سوورینی ناوایە خەڵەتم نەکرد باشە سوورێنمان بۆ ئامادەکە بۆ سواری کاک ئەحمەد لە نەتەوەی کوردنیە لە نەتەوەی ئەفغانیە گەر پێمان بڵیت چۆن هاتی تا هەرێمی کوردستان شاری سلێمانی و چۆن ئاشنایەتی پیا کرد لەگەڵ کاک دیاری وەلا لە ساڵی 2013 لەگەڵ کاک دیاری ئاشنا بووم و لە ئێران فێری ئەسپم بووم لەوێ دوای ساڵی 2015 هاتم لای کاک دیاری ئێستا ئەسپەکان بەخێوەکەم و تعلیمیە دەم و نالیەکەم و کەواتە بێ زانیاریکی تەواو لەسەر ئەسپەکان هەیە لەخوا خۆشەویستیکی زۆریش زۆرم خۆشم دەوێت چونکە کاک دیاری ئەسپەکانی زۆر ئەوە منیش خۆشم دەوێت ئەگەر خۆشم ناوێت لە وڵاتە ئەفغانستان بۆ بێم بۆ ئێش بکەم بە ئێرە کەواتە ئەسپەکەمان بۆ ئامادەکە ئێستا بەسەر چاو ئەمەی کە بەسراوە پێوترێت ئەمە لەغاوە ئەمە تعلیمیە دەستەجلەوە ئەمە تعلیمیە ئەمە دەستەجلەوە باشە ئەمەی کە بۆی دانیت ژێرجینە ژێرزین زێژین بەڵێ چیتری بۆ دانیت کاک ئەحمەد ئەمە زینە ئەمە زینە ئەوە بە چی بێت ئەسپ دوای عازیەت نەبێت تۆزی بەڵێ کاک ئەحمەد ئامادەکردنی ئەسپێک بۆ سواری چەند کاتی پێچێت زینکردنی وەڵا کاتێوانم پێ 2 دقیقە پێ 2 دقیقە پێچێت ئەلبەت ئەسپ تەمیز ئەگەر پاک بێت 2 دقیقە پێچێت ئەیسا ئەمە ئەسپە پاکە زۆر باش مهمە ئەوەلجار بە ئەسپ پاک بێت کاک ئەحمەد باست لەوە کرد کە هەر خۆشت ناڵی ئەسپەکانەکە گەر باسی ئەوم بۆ بکەیت وەڵا چل ڕۆژجارێ ئەسپن نالەکەم وا پێویستەکات کە ڕۆژارێک چل ڕۆژجارێ پێویستەکان نالیکەی قانونی گرنگی ئەو قایشە کە تون بێت یان شل بێت ئەوەلجار بە تونی ناکەی ئەس خۆی ئەوساوێنی دوای یەک تۆز هەبێ ئەولا ئەو کاتە جولەی پێەکەی دوای باش ئێستا ئەسپەکە ئامادەیە ئێستا یەک تۆز تونیکەم باشە
ئەسپەکە ئامادەیە دەست خۆش بێت ئازیاتمان نای زۆر سپاس وڵاتزان ئەسپەکە ئامادەیە سوورێن ئامادەیە بۆ سواری لەگەڵتان بەردەوام بینە چون لە کاک دیاری بۆ درێژەدان بە گفتوگۆتەمە لەگەڵمان بن بینەر. بەڵازە لەگەڵتان بەردەوامین ئێستا هاتوونەتەوە شوێنەی کە تایبەت کراوە بۆ ئەسپەکان کە ڕاهێنانی تیا بکرێت ئەسپەکان و ڕۆژانە چەند کاتژمێرێک ئەهێنرێنە دەرەوە بۆ ڕاهێنان و ئەم زەویە بەڵێتە ئەسپەکان ئازا دەکرێن لەگەڵ کاک دیاری لە گفتوگوکەمان بەردەوامین کاک دیاری ئازادکردنی ئەسپەکان بەم جۆرە بوو کە ئێستا بینیمان و ئەسپەکان چونتە ئەو سەری زەویەکە بەڵام گرتنەوەی ئەسپەکان کاتی تەواوبوونی ڕاهێنانی ئەسپەکان چۆنە؟ ئێمە کەرجە ئەم شوێنەی کە ئەمە وێنجێ ئەوە باشێکی بۆیە کە دێنن دەرەوە ئەم ماینەکان لەگەڵ جوانوەکانیانە کە دێن هەم دەمێکە دەن لە سەوزی بۆ ڕێخۆڵیان باشە بۆی مت دوو هەم جوانوەکانیش کە ڕاکەن لەگەڵ دایکیان ئێتە تەمرینێک بۆیان سنگیان بازە بێت دەسوپیان بەقوتە بێت بۆی کەین بێت بڵێن دەسوپیان خراپ نابێت. لێرەش هەروەکی جەناب ئیشارەت پێکرد وەکو ڕایەنانی کە سواریە کە نەچینە دەرەوە لێرە سواریان پێکرێ و ئەسپانەی کە کەونە ژێر تەمرینەوە بۆ تەمرینەوەن ئەسب لێرە زۆر ئیسراحەتە ینی ئەسب حەزی لەم ڤیۆیە ینی پێکەوە لە ژووریش و باسمان کرد حەزەکە ئەمە ببینێ حەزەکە ببینی کە تۆ ئەسپێک لە ژوورەوە دانیشێت ئەوە سێت لەوێ پەنجەرەکان بینی کە توانێت ئەم ڤیۆ ببینێت دائما خەیاڵێکی لێرێ دوای ئەوە هەر ئەسپێک لای ئێمە 80 مەتری لە پێشەوە هەیە کە دەرگاکەی بکرێتەوە لە شوێنی خۆی توانێت 80 مەتر بێت و بڕات بۆی کە هەر نەوەسیە لە جێ خۆی دەست پێ خراپ بێ یان بتوانێت ئەوەنەتان بۆ داناون لە شوێنی لەو کاتانەی کە بۆ منە تۆ ناتوانانی بێتە دەرەوە یا ئەسپێکە کە ناتوانانی ئەسب لەگەڵ ماینە ئازاد کاک دیاری سەبارەت بە لە ئێستای کە ڕاهێنانیان تەواو بێت و خۆراکیان لێرە تەواو بێت کە ببرێنەوە شوێنەکەی خۆیان ئاسانە بردنەوەکەیان لێرە کاک ئەحمەد و کاک میر ئەحمەد زۆر شارەزان ئەوانە لەگەڵ ئەسپەکان ئەزانن کە ماینەکان ئازا دەکەن لێرە ئەو چەند سعاتەی کە لێرە بڵێن پێویستەکە کە لە دەرەوە بن دوای دوو جار میر ئەحمەد لەوێەوە دوو جار بانگێکیان نەکات ینی نوعێک هی خۆی هەیە بڵێن لە دیارە خۆی ئەوەی لەگەڵ ئەسپەکان هاین کردووە دوو جار بۆ سێ جار دەنگێک بەرز دەکاتەوە ئەوان ئیتر ئەزانن کە هەمویانە ئەگەڕێنەوە شوێنی خۆیانەوە باش کاک دیاری وەکو شێوازێکی دروستی مامەڵەکردن لەگەڵ ئەسپە من سەرەتا هاتوومەتە ئەم شوێنە و سەرەتا ئەسپەکانم بینیوە بۆی کەس متمانەیەک دروست بێت لە نێوان من و ئەسپەکانە پێویستە چی بکەم ئەم متمانەیە دروست بێت ئەسب پێویستی بەوەیە کە خۆشی بوێ و ئەو پێزانێت یعنی ئەسب زۆر حاسەی شەشەمی زۆر بەقوتە ینی ئەزانێت کە تۆ چونکە لێرە ئەسب زۆر میهرەبانیان لەگەڵاکرێت و ئەوانە ئینسانیان خۆشەوێت هەرچی میهرەبان بی لەگەڵیانە و نازیان بکەیت دەست بە سەر و شان و مرووانیان بێنی لەوە چێت لە ئەوڵە تۆزێک ئەوە جار ببینن کەمێک دوور بکەن لێت بەس وردەوردا کە بزانن تۆزەرێکی بوونێ لەگەڵت دێن ئەسب زۆر هۆشیارە زۆر تعاملی ئینسان ئەزانێت لەگەڵی چۆنە کاک دیاری وەکو کاتی ڕاهێنانیان ڕۆژانە چەند هێنرێنە دەرەوە ئازا دەکرێن لەم زەویە ئەمێننەوە ئەو ڕۆژانەی کە مەگەر لە زستانە زۆر باران بێت ئێمە ماینەکان ئازاد نەکەین کە بینبێ یاخود لە گەرما زۆر وەخوت بێت مێش و مەگەز هەبێت ئەسب زۆر بە مێشوانە ئیزعاجە بەس ئەو ڕۆژانەی کە لازمەکە ئەم ماینانە بێنە دەرەوە لەگەڵ جوانەکانیانە بەلایانی کەمەوە حەداقل 4-5 ساعات لە دەرەوەن کە لە دەرەوەن هەم یاریەکەن هەم بە تایبەت ئاویان بۆ دانرێت کە لەو کاتانش کە خۆیان حەزەکەن بێنە ناوە یەکسەر ئەزانێت کە حەزەکەن بێنە ناوە باشە سەبارەت بە دوور بێت لە بەربەرز دواڵم کە ئازام خۆشەویستێکی زۆر تایبەتت بۆ ئەسب هەیە
نەخۆشکەوتنێ کە شتێکە پزیشکی تایبەتی ڤێتەنەری لە کێڵگەکەی بوونی هەیە؟ ئێمە دووسێ پزیشکی هینمان هەیە کە کاک دکتۆر بەجەت و دکتۆرێکی لەگەڵە پێکەوە ئەوان مستەمر لە هەر کوێەکان لازم بێت یەکسەر ئەگەینە سەر ئەسپەکان. دوو ئەحمەد خۆیشی کاک ئەحمەد زۆر شارەزایی لە تەبابەتی ئەسپا هەیە. لەگەڵ ئەوەیشە ئەگەر بێت و ئێمە پێویست کە مشۆرە تێ بکەین لەگەڵ دکتۆری زۆر گەورە یاخود شارەزاتر لە ئێمەش و لە دکتۆرەکانی سێمانی دێن لەگەڵ دکتۆرەکانی کاکەمزێل خاینزادە لە تارانە بینەکەین و ئەگەر ئەوانش پێویست کا لەگەڵ دکتۆرێکی دەرەوەی خۆیان لە دەرەوەی لە ئەوروپایی بکەن ئەوان مشۆرەتەکەمان بۆکەن و ڕێنمایەکەکەن کە چی بکەین. بەڵام ئەوەندەی تا ئێستا لە حەمدی خوا لێرە شتێک نەبووە کە لە دەست ئێمە دەرچێشکە زۆر زۆر بۆریاوی لەگەڵی تەعاملکەی هەرچی احتیاط بکەی ئەوەندە دەردەسەر کەمترچکە ئەسب زۆر ناسکە. سەبارەت بە سواری ئەسپەکان لەم شوێنەیە تەنها ئازا دەکرێن یان نەخێر ئەسب سواری تایبەتمەند هەیە کە سواری بە ئەسپەکانەکات؟ ئەرزم کردی کە پیان خۆشە ئەوە؟ تاوان ئێمە ئەو وەختانەی کە ناتوانین بڵێن بچینە دەرەوە ئێمە دەین سواریەکەین لەم شوێنێکی زۆر باشە شوێنێکی فراوانە بۆ سواری و ئەو سواریانەی کە ئەمانە نیو سەعاتە تەمرینیان پێ بکەین لێرە ئەیکەین. ئەگەر پێویست کە تۆ ئەسپەکە بچیتە دەرەوە شوێنی زۆرە ئێرە ئێمە چینە دەرەوە و دوسێ سەعاتە چینە دەرەوە دوایی دێنەوە. شوێنیشمان هەیە بۆ دوایی پێکەوە لە خزمەتیشانە چەنددانە ئەسپێک لە ناو مانیژەکە ئازا دەکەین. ئەو ئەسپانەی کە ئەمانەوێت ناتوان بێنە ناو ئێرە یاخود لەوێ ئەمانەوێت بە جیاواز تەمرینێکیان پێ بکەن یا خۆیان لەوێت نمایشکەن دێنە ئەو مانیژێکی گەورەمان هەیە دێنە ئەو مانیژەکەین بێت ئەسب لەوێ ئەگەر بمانوێت ئەوە جوانویە کە سواری بکەیت نۆمایەک سواری بکەیت لەوێ ئامادەکرێت سواریەکانی لەوێت تەواوێت دوایی دێتەنەوە ئەم ئەرزە لە دوای لێرت بەدووا ئەچێتە دەرەوە تا لێرە بە تەواوەتی متمەئین نەبین کام ئەسپەر ئامادەیە سواریەکانی فێر بوو 6 مانگ لەژێر تەمرین نابێت دوایی ئێمە ئەچێتە ناو ئەسپی تر و لەگەڵیان ئەچێت دەرەوە. سپاس بۆ تۆ کاک زۆر سپاس دیاری مارەباغای گەڵاڵی خۆشحاڵ بین کە ئەمڕۆ هاتیینە کەڵگەکەی بەڕێزت کە بەم جۆرە خزمەتی ئەم جۆرە ئەسپا ناکرێت و ئەم توخمە لە جۆری ئەسپی ڕەسەنی کوردی هەڵڕێتەوە. ئازان و خۆشەویستان ئەمەی کە بینیتان ئەمایەکێکە لەو کێڵگانەی کە بە شێوازێکی دروست و بە شێوازێکی تەندروست ڕاهێنان بە ئەسپەکانەکان و ئەو توخمە ڕەسەنە کوردیەتی هەڵڕێتەوە و خزمەتی ئەسپەکانەکرێت. هیوای کاتێکی خۆش.